کوژرانی ژینا ئامینی کچە کوردی خەڵکی شاری سەقزی ڕۆژهەڵاتی کوردستان کاردانەوەی توندی ناوخۆیی و نێودەوڵەتی لێکەوتەوە هەمووان ئەم هەڵوێستی پۆلیسی تاران و بەم شێوازە ئەشکەنجەدانی و کچە سەرکۆنە دەکەن. ئەمڕۆ مانگرتنی گشتی لە ڕۆژهەڵاتی کوردستان بەم بۆنەوە بەڕێوە دەچێت. بەڕێز مەسعود کورتپور بەرپرسی ئاژەنسی هەواڵی مکریان لە بۆکانەوە لەگەڵم دەبێت، لەگەڵ بەڕێزیان قسە دەکەم. بەڕێز مەسعود، ئەم کاتت باش. کاردانەوەکان بە کوژرانی ژینا ئەمینی هەر بەردەوا من پێتان وایە ئەم گوشارانەی کە لە ناوخۆی ڕۆژهەڵات و لە ئاستی نێودەوڵەتیشدا هەیە هیچ لە ئەم بارودۆخە دەگۆڕێت؟ ئایا کەیسەکەی ژینا چ ڕێڕەوێکی یاسایی وەردەگرێت؟ سڵاو و ڕێز بۆ ئێوە بۆ بینەرانی بەڕێزی. من پێم وابێ لەو سابقەی ئەو قەتڵانە کە چاو لێ دەکەیت لە توولی تاریخی کۆماری ئیسلامیدا زۆر ڕووی داوە، ینی لە ژیلا بنیە قۆبەوە زەهرا کازمیەوە داریوشی فروهەر و خێزانەکەی پەروانەی ئەسکەندەری و دەیان کەسی دیکە کە کوژراون بە هەرحاڵ بەدەست ناوەندە نیزامیەکان یا ئەمنیەتەکانی کۆماری ئیسلامی هیچی بە نەتیجە نەگەیوە لە واقعدا. شتا ئەو شتە کە ڕوویدا تازە پێما بێ کەس ناتوانێت لە بەرابەریدا ڕاوەستێ و بە نەتیجە بگات لە نەزەر قانونیەوە لە واقعدا. بەڵێ، مانگرتنی گشتی ئەمڕۆ لە ڕۆژهەڵاتی کوردستان ڕاگەنراوەکو لە کوردستان 24 شۆ ڤیدیۆکان دەبینین کە خەڵکان و بازاڕەکانیان داخستەوە. ئەم هەڵوێستەی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان و ناڕزایەتی دەربڕینیان بەرامبەر بەم ڕووداوانە چۆن دەبینن؟ ئایا ئەمە ناڕزایەتی تەنیا بەم ڕووداوەیە یا تووڕەبوونی خەڵکە لەو سیستەمە سیاسی کە هەیە؟ مسلمەن تووڕەبوونی خەڵکە لە سیستەمە سیاسیەکە، چونکە هەر جارێ بەهانەیەک ڕوودەدا بۆ مانگرتنی خەڵکی بۆ ئەتراز و ناڕزایەتی خەڵکی لە شارەکانی جۆراوجۆری ئێران دەواقعدا. پێش ئەوەش لە خوزستان ئاگادار بوون کە لەوێ ساختمانێک کە ڕووخا بەسەر خەڵکیدا حدودی چەندین هەفتە ناڕزایەتی لەوێ بەردەوام بوو. لە ئیسفەهان بە وشکبوونی چۆمەکەی ئیسفەهان لەوێدا ناڕزایەتیان دەربڕی خەڵکی، لە تاران هەر بێنزین گران بوو ماوەیە 2 ساڵ 3 ساڵەوە پێش باعث بوو ناڕزایەتی زۆر ڕوو بدات لە تەوای شارەکانی ئێراندا. ئەوە بەهانەیە کە لە واقعدا خەڵکی ناڕازین لە حکوومەتەوە، شکافێکی زۆر کەلێنێکی زۆر لە واقعدا لە بینی خەڵک و حکوومەتدا دروست بووە و حکوومەتیش حاضر بە چاکسازی نییە، حاضر نییە بەرحاڵ ڕێگای ئیسلاحی خۆی بگرێتە پێش. بۆ هۆیانەوە خەڵکی زۆر ناڕەحەت و ناڕازین و ئەلعانیش کە بارودۆخی اقتصادی و ئابووری ئێران تێک ڕماوە، گرانی بێداد دەکا، خەڵکی زۆر ناڕەحەتن ناڕازین، دەستە دەستە لاوانی ئەو وڵاتە کۆچ دەکەن بۆ دەرەوەی وڵات. بۆخۆیان ئاماریان داوەکە مامۆستانی زانکۆکانیش حتا دەستە دەستە دەڕۆن بۆ دەرەوەی وڵات. یعنی بارودۆخێکی زۆر ناخۆش و نالەبار لە نێو ئێراندا حاکمەوە. ئەو جۆرەی کە بەخۆشیان چاو لە بەهەڵ ژیانی بەرپرسانی حکوومەتیش دەکەی، منداڵەکانیان لە دەرەوەی وڵات خەریکی باشترین ژیانن و لە نێو خۆشدا گەندەڵی هەیە، بەخۆیان باسی دەکەن هەموو جارێ هەر جارێ شتێک ئاشکرا دەبێ. یعنی باعث بۆ خەڵکی ناومێد من لەو سەڵاتدارانە وەی کە بتوانن حکوومەتداریەکی باشیان بێ. بەڵێ بەڕێز کورتپور، هەندێک سەرچاوی هەواڵ باس لەوە دەکەن لەم 1-2 ڕۆژەدا کە ناڕزایەتی دەربڕین بە خۆپیشاندان لە شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان هەبووە، ژمارێک لەو خەڵکە دەستگیر کراون و هەروەها ژمارەی دیکەشیان چارەنووسیان نادیارە. ئایا ئەمە کاریگەری دەکاتە سەر ڕەوتی ناڕزایەتی دەربڕینی خەڵک و چارەنووسی ئەم کەسانە چی لێ دێت؟ ئامارێکی تایبەتتان لە بەردەستەوە کو ئاژەنسی هەواڵی مکریان؟ البته حکوومەت دیارە هەر خۆپیشاندان و ناڕزایەتی و ڕخنەیەک بە گرتن و زیندان وانە جواب دەداتەوە. بەهەڵ تاریخێکی 42 ساڵی هەیە لە سوەتی هاتوونەتە سەرکار هەر بەو جۆرە هەڵسو کەوتیان کردووە لەگەڵ ناڕزایەتیەکانی خەڵک. و ئەلعانیش کە بەهەڵ لە سەقز و لە سنە و چەند شارێکی دیکە کۆبوونەوەی ناڕزایەتی پێک هات، دیارە جەماعەتێک گیراون، جەماعەتێکی بریندار بوون و دیارە حکوومەت هەڵسو کەوتی هەر ئەوەیە کە ساڵهای ساڵە بوویێت، یعنی هەر سەرکوت و لێدان و گرتن و زیندان و ئەو مەسایلەیە، ڕێگاچارەیەکی دیکەی نییە بۆ کێشەکانی کۆمەڵگا. و دیارە تاسیریشی بووە ئەوەی کە 32 ساڵە حکوومەت دەکا بەو شێوەیە دیارە توانیوێتی نرخی ئازادی بەرحاڵ زۆر بردوێتە سەرێ. کەسانێک کە ئازادی خوازن خەبات دەکەن، تێکۆشانیان هەیە بەداخەوە دووچاری زیندان و سزن و ئەوانە دەبن و ژیانیان دەگۆڕدرێ یا فشاریان بۆ دێنن کە وڵات بەجێ بێڵن و ئەوانە تاسیری بۆ ئیدی ئەو 42 ساڵ حکوومەتە بەو شێوەیە حکوومەت کراوە و تاسیری بۆ لەسەر ناڕزایەتی خەڵکی و مانەوەی خۆشیان لەسەر کار و بەو شێوەیە ئیدامەیان داوە تا ئێستا. بەڵام ئەوەی کە معلومە ئالەکانێ بەشێکی زۆر لە دەسەڵاتی ناڕازیە لەو شێوە حکومڕانیەوە. هەر لە قەتڵی ژینادا دەبینین کە حتا بەرەی ڕێفۆرمخوازەکانی زۆریان
ئیعلامیان داوە مەحکومیان کردووە لە کەڕووبیەوە بگرێتە ئەحزابی ئیسلاح تەڵەبی سەراسەری هەمووی ناڕازین لەو بارودۆخە نوێنەرانی مەجلیس حتا بۆ خۆشیان دەزانن بە هەرحاشیەوەی حکومڕانیەکان هەڵەی زۆرە و خەڵکی زۆر ناڕازین و بە خۆشیان لە خۆیان ناڕازین حتا. بەڵێ بەڕێز مەسعود کوردپور بەرپرسی ئاژەنسی هەواڵی موکریان سپاس لە بۆکانەوە لە ڕێگەی سکایپۆ لەگەڵمان بووی.